يا هاجاليا وملتي ما يزيدي كومت بالبيش بري سالت داعش بين وكو ديلان وخوشي زيادة ترهبو بشتي و كومبونا ديسا خلقي ما كومت بخوشي وتين خيرات كان مطبخاتين دروجة ذات حمد الإزافة وعالم كومت به از به عیده و جمایل ازیدی همه پیروزیت کم هرچی شنگالی ده شنگال جبر خدانه ازیدی هرچی شنگالی به هر درکیل کردستانی به شمتید کردستان خارج عراقی جی هر ازیدی کل هر اردکی ده اهتمام بعادت و تقالید خبک و ارد خوش بیرنک و اصل خوش بیرنک و زانش کی هات زانش خلکی شنگالی مرخاصت شنگالی چند بر خدانی کرینا حتی انکی افعیدو و جمع بین گیران چالاکی نەجا چالاکی جستەیی بێ چالاکی کۆمەڵایەتەکان بێ چالاکی دەرونیەکان بێ کە ئەمە بۆ خۆی ئەبێتە هۆی هۆشیاری بۆ مناڵان ئەبێتە هۆی ئەوەی کە جوڵاندنی عەقڵی مناڵان و یەکێک لەم جۆرە چالاکیانە بوونی ئەم پێشەنگایە کە ئەمڕۆ لەم شوێنەدا کراوەتەوانێ کە هەم پێشەنگای وێنە کێشانە پێشەنگای ئەم ڕسمانەیە کە ئەمە چالاکیەکی زۆر گرنگە بۆ مێشکی مناڵان. کارێکی زۆر گرنگە وا لە مناڵەکان زیاتر حەزی لە دایانگە بێ نەک هەر لە ماڵەوە بێ من مامۆستام کاتی پشوەکانیش هەر ئایان بم بۆ دایانگە لەبەرەوەی ئەزانم زۆر باشن لەگەڵیانە. تقریبا لە ماوەی مانگێک دوو مانگ ناوە سەردانی کتێبخانەم کردووە کتێبم کڕیوە و لە دوای ئەوەش برادری زۆرم هەیەوە پەیوەندیم لەگەر کتێبخانەکان هەیە ناوە سەردانیان ئەەکەم و کتێبیان لێ وەردەگرم لە بۆ خوێندنەوە لە کاتی خۆشلویان ئەبمەوە. زۆربەی هەر زۆری ئەو کتێبانەی کە خەڵک دەیەوێ و پێویستن بۆ بابەتەکانیان هەمووی لێرە دەست دەکەوی چ تورکی چ عەرەبی بەڵام ئەو مودەی بەهۆی قەیرانی هەم دایایی و هەم قەیرانەکانی وەزعی ئێستایی کە دروست بووە لە ناوچەکە خوێنەر زۆر کەم بووە.